خۆتان بەردەوام بین لەگەڵتان لە دواتەوە و گفتوگوی ئەمڕۆمانە باز لە مادەی هۆشبەر و مەترسیەکانی مادەی هۆشبەرەکەین شێوازی ڕۆبەڕووبوون بە مادەی هۆشبەر چۆنە بە شێوازێکە لەسەر مادە هۆشبەرەکان سیمینارێکی تایبەت لەسەر ڕۆبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر و هەروەها کاریگەری و مەترسیەکانی لەسەر ئاسایشی نیشتیمانی و کۆمەڵایەتی ڕێی خراپبوو بۆی کە بە چڕپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین و زانیاری وەرگین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەرزان محەممەد ماکرۆ کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی ڕاوێژکاری دادوەرین دکتۆریان سلااو لێ بۆ زۆر دکتۆریان بەخێر بێت دکتۆر بەهار لە سیمینارەکەەوە دەست پێ بکەین با بزانین ئەو سیمینارە چی بوو باسی چی لێوە کرابوو بەڵێ هەڵبەتەوەکو چالاکیەکانی بواری زانستی بۆ پەیمانگای برایت ینی ئەوان پێشنیاز کرد کە ئێمە بتوانین چالاکیشان بۆ سازکەین لەسەر ئەو بابەتانەی کە بابەتی ڕۆژن بەڕاستی و گرنگجێت و تایبەتمەندێتی خۆیە بۆ نمونەیەکی لەوانە بەکارهێنەرانی مادەهۆشبەرەکان بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵیان چۆن ئێمە لای ئێمە دوانیشان نەکرێواتە تەشخیص و چۆن مامەڵیان لەگەڵاکرێت بە شێوازە چمکە جیاوازەکانی تێڕوانینی ئێمە وەکو پزیشک بۆ ئەو کەسا بەکارهێنەران چییە و تێڕوانینی لایەنەکانی جێبەجەکاری دادگا بۆ ئەوانە چییە بۆچی ئێمە ینی تقریبەن توانیمان بە شێوازێکی کورت و پوخت وردەکاریەک یاخو بۆ بەرزکردنەوەی ئاستی وشیاریوی ئەو خوێندکارانی یاخو ئامادەبووان کە لێە بوون بەڕای ئێمە کارێکی باش بوو و دەرەنجامێکیشی باشی دەکەوتەوە دکتۆر بووەتە دیاردا یعنی کە ئێمە سەباسی مادی هۆشبەرەکەین ڕەنگە کەسانێک بترسن پێیان وابێ دیاردەکە زۆر زۆرە هەر بەڕاستی بۆتە دیاردا ڕێژێ بەکارێنان و ئالە دەبوون بەڵێ وەڵامدانەوەی ئەم پرسیارە تۆزێ وردەکاری زیاترەوێ بەڕاستی بۆ نمونە مەسەر تۆ ئەڵی دیاردە حاڵەت ئەوەیە کە تۆ ناو بەناو حاڵەتێک بەردەستکەوێت دیاردا ئەوەیە کە تۆ ڕۆژانە لە کۆمەلگاکەی خۆت زۆر لە کۆمەلگاکەی خۆت بەڵام لە ڕاستیە ئێمە لە بەرەوەی تاکە دەستگای پزیشکین کاڵدەستین بەوشی کاریانە باشە بۆیە یعنی لە هەر شوێنێکەوە بێ یە بۆ لای ئێمە یعنی لە هەر شوێنێکەوە بێ یە بۆ لای ئێمە بەبەستم ئەگەر هاتوو لەلایەنی طبعا جێبەجەکاری دادگاوە ئایان هێنن عادەتە لەمە خۆی اختصاصی برایانی ئاساییشە مەسەری بەکارهێنەرانی مادەهۆشبەرەکان لەوانەوە کە ئەیەن ئیتر ئەوە پاشا بێ گەدا بێ کەسێ بێ ئەوان ئەیەن بۆ لای ئێمە شیکارەکە لای ئێماکرێ بۆیە ئێمە ئەبینین بەڕاستی تایەتی نسبەتێکی باشی تای خەڵکی هەرمی کوردستان نین خەڵکی هەرمی کوردستان نین یا لە دەرەوەی هەرمی کوردستانەوە هاتوون یا لە وڵاتێکی ترەوە هاتوون یعنی لێرە تۆ زێداتاکانە لێ تێگە بەڵام خودی ئەوە چاوێکی کراوەی ئاسایشی زۆر باش لەسەر لە ڕاستیە هەر بۆیەوە ئێمە ئەزانین ئەگەر چاوەکە ورد بێت مەسەرە پێشووتر بۆ نمونە ئەگەر بڵێن 10 ساڵ لەوە پێش ئەگەر 15 سامپڵیان بێنایە 15 کەسیان بێنایە لە 15ەکە لەوانەیە 5 نێگەتیڤ بواە یا حوتی بینی 5 بۆ حوتی نێگەتیڤ بوو ئێستا دەبێنن 8 یا بۆ 9 پۆزەتیڤە یعنی تەرکیزەکان زۆر باشە چکە ئەوان وردەکارەکەی لای ئەوانە بەڵام ئێمە چمکە زانستەکەی لای ئێمە زۆر باشە دکتۆر کەسێک کە لە ژیانە نامێن و گیان لە دەستەیە دوجار دەرەکەوێت کام کەسە بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە ئاسان دەرەکەوێت بەڵام قۆناغا ئەو ئەکێتەوە سەر چ قۆناغێک لە یعنی ئەگەر دەمودەست ژیانی یابێ و یەکسەر بێن بۆ ئێمە بەڵێ ئەتوانین ئەگەر چێنی بە سەراتی پەڕە ناتوانین ئەزانی چی خۆی ئەمە وابەستەی تەکنەلۆژیایە ئەجیزەیە کە ئێمە بەداخەوە هەر ئەوان ئەو ئامێرانمان لایە کە کاتی خۆی مامی گەورەی کۆچ کردومان بۆی ئامادەست کردوین بەڕاستی خۆی هەموو مادەیەکی هۆشبەر بە هەموو جۆرەکانەوە زۆرن تەوان 3 مانگ لە قژامێنێتەوە 3 مانگ لە قژە 90 ڕۆژ لە قژامێنێتەوە ئەگە بە خاکیس بشپێردرێ دوایتوان ڕێوانە ئەتوانیت بەڵام ئێمە جیازی و قژەمان نیمانە بەڵێ ئەجا بە جۆرەی تەصنیف پۆڵێنکردنی هەندێک مادە هەیە مەسەلەن لە میزدا یا یورینیا ئیدرار 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژەمێنێتەوە هەندێک جانێ 5 ڕۆژەمێنەوە هەندێک جانێ هەفتەیەکە مێنەوە ئاوا یعنی تۆ ئەبێت
مادەکە تەشخیصکەی اینجا ئیتر ئەگەر تان تەشخیصەکە چێە گومانی لایەنی جێبەجێکاری دادگاکە خۆی لە شکەرجاری وایە زۆر جار ئەوانی کە دەستیشی بەسەر ئاگرن بە دەربەست زەرامەکە نیە ئەوانی دەستیشی بەسەر ئاگیرێ ئەبێ بە راپۆرتی ئێمە پاشی کاری تاقیگەی لە تاقیگەی پەیمانگای پزیشکی دادوەری لە سلێمانی پژڕاست بکرێتەوە کە بەڵێ ئەمە پێگاتەی ئەوەیە تەوان ئێستا بە جۆری یاساکە 8 خشتەی داناوە یاسای بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان ژمارەیەکی ساڵی 2020 هەرێمی کوردستان 8 خشتەی داناوە ئەوانەی لە خشتەی یەکابێ سزاکەی تۆنگە ئەوانەی لە خشتی هەشتا بێ سزاکەی ئەهوەنترانی بە جۆری ئەوە مادەکانیشی تەصنیف کردەوە یاخۆ پۆڵێن کردەوە با بڵێن ئێمە بۆیان جاکەینەوە شیکارەکەشیان بۆکەین ئەڵێن ئەو مادەیە ئەکرێتە ئەو خشتەیەوە جەنابی حاکم ئەوەشیان بۆکەین بۆ چییە یعنی حاڵەت هەیە دوای مردنی کەسەکە بزانرێت مادی هۆشبەری بەکارهێناوە یان زۆر گرنگە لە ڕێگەم چی دەستەکەوێت بەڵێ بەڵێ تەمەڵێ ئەوەی بەڕێز باسیەکە ئێمە ئەڵێ ئەو بارانەی کە سەلماندنی ئالوودەبوون تیاندا گرنگە یەکێرەوانە مەسەرەن بۆ جیاکردنەوەی ڕووداوێکی ئاتە ڕووداوی خۆکوژی بە تەنیا کەسەکە بە تەنیا کەسەکای لێ نییە بۆ لە ئەمان کاتیشە گومان هەیە بۆ جیاکردنەوەی ئەوەی کە ئایامە تاوانکاریە یا خۆکوژیە بۆ چونکە ڕێژەی خۆکوشتن لە ناو کەسانی ئالوودەبووانە بەرزە یاخۆ لە هەندێک حاڵەتی ترە کەسەکە بەڕوودایەکی کارەساتێکی ئۆتۆمبیلی زۆر گەورەی ناوەتەوە سەرکێشێکی زۆر گەورەی کردووە ئەبێ خۆ ئێمە پزیشکی دادوەری یعنی چی پزیشکی دادوەری یعنی دروستکردنەوە و بنیادنانەوەی ڕووداوێت لەسەر بنەمای زانستی پزیشکی سۆڵی مادەم ئەم سەرکێشە ڕوویاوە هۆکارێکی بۆ سەرکێشەکە ئەگەر هاتوو مەسەلە سەرێکی مادەکان ئەگە بۆ نمونە مادەکان کە لای خۆمان کە پێوترە کریستاڵ یاخۆ ئەمفێتامین ئەمانە زۆر بەکارێن ئەمەی کێسا باوە ئاتە لوغە بازارێکی بازارێکی پێوترە کریستاڵ بەڵام ئێمە کریستاڵ نییە خۆی لە شوی کریستاڵە هەربینی شمانە واتە سەورەکەی لە شوی کریستاڵە بێ بەڵام بە ئەنواع ئەشکال شێوە ئەهێنرێت ئێوە ئەشزانت چ مادەیەکی بەکارهێناوە بەڵێ ئەو کاتە تۆ چیت بۆ دەزەکەوێت چیت دەزەکەوێت دەست دەکەوێت کە بۆ نموناگە کریستاڵ سروشتی کریستاڵ وا لە کەسەکەکە بچێتە دەرەوەی ڕەهەند واقع یعنی هەموو شتێکی زۆر بەلاوە سادە و چاکار و ئاسانە یعنی حتا بڵێن ئەوەی هیچی بۆ مهم نییە هیچی بەلاوە گرنگ نییە هیچی بەلاوە سەڵکردنەوەی نییە ئەجا بەدەر لەوەی کە گرنگترین خەستڵەتی مادە هۆشبەرەکان ئەوەیە کە چیەکەن ئالوودەبوون چیەکەن توانای سەنگاندن لە دەزێن یعنی چی بۆیە ڕووداوی ئۆتۆمبیل زۆر لە نێو ئالوودەبووانە باوە بۆچی مەسەلەن تۆ بۆ نمونە بە دوای لۆریەکەوەی لەسەر جادەیەکی دەرەوە باش کەسێکی نۆرماڵ بیت ئەتەوێت دەرچیت لەو لۆریە ئەژیت سەری پێشی خۆتیەکەی سەیرەکەی سیاری بەرامبەرەیەت لێرە تۆ چیەکەی سەنگاندنەکەی بە مێشکی خۆت چەندێک دوورە لێتەوە ئەتوانم دەرباز بمێندا بۆچی ناتوانانی ئەڵی ئەمە 500 مترە ناتوانم دەربازم نیتەوە جێگای خۆت بەس لای ئەو لە کۆنتترۆلەوە ئەوی تێک چووە لەبرا ئەو 500 لاوانە بە 2 کیلۆمتر بکەنەوە دەرەچێ کارەسات دروچێەوە یەکێکە لە گەورەترین کێشەکانی بە ئام ئالوودەبووان ینی نەک تەنها لەسەر مادە هۆشبەرەکان حتا لەسەر ئەلکۆلیش باشە دکتۆر ئەگەر کەسێک بۆ نمونە خۆی بە تەنیا بێ و ماوەیەکی زۆری بەسەرا تێپەڕی بێ ئەم کەسە مردبێ لە شوێنەکەیە دوجار کێتە لای ئێوە چونکە تۆتە تا 3 مانگ لە قژ ئامێنێتەوە ئەم مادێ و ئامێرەکەش نییە لێرە ئەی چی ئەەکەن لەو کاتێککە پێویست بەوە بک کە بزانن چۆن و بەچی هۆکارێک مردووە بەڵێ ئێمە وتمان قۆناغەکانە هەموو مرۆڤێکە ئەمرە چەند قۆناغێکی بەسەرێت کە چۆ قۆناغی داڕزانەوە داڕزان واتە گەورەترین ڕێگری لەبەر دەمی کاری پزیشکی دادوەریە داڕزان بە چەندێک ئەمە ڕۆیە ئێستا تۆ لێرە جیاوازە بۆیە مەسەلی پزیشکی دادوەرە ئەبێ هین بیت ئەبێ تۆزێ شێخدارا تۆزێ لێەوەی نزیک بی ژینگە و پێ بڵێ کەش و هەوا بۆ نمونە
کەیسێکی بۆ نەڵێ لە پێنجونەوە هاتووە تەسەورات و تەوقعاتی تۆ بۆ ئەم کەتی کە من و تۆ دانیشتین لەم حەوشەیە لەوێ ناتوانین تەسەورکەم ئێستا لە حەوشەکە دانیشی بەڵام کەیسێکیا بۆ ناڵێ لە کفرێەوە تەسەورات بۆ پلەی گەرما لەبرەوەی دکتۆر ئەبێ ئاگاشە لە کەشەکە بێ بۆ ئەوەی کە تۆ چییە؟ وردەکاری زۆریە دکتۆر بەڵێ بەڵێ تۆ سەنگاندنە شتەکان سەنگاندنە کە تۆ ئەوەی کاریگەری هەیە بۆ سەر ئەو گۆڕانکاریە یەکەمیشت پلەی گەرمایە لەبرەوە بێت تۆ یعنی جاری وا هەیە بۆ نمونە کەیسی وا هەیە لەو شاخوچەوە لەو کەژە ڕۆیشتووە کاتی زستان بووە باش دووسێ مانگ دۆزیارەتەوە تێک نەچۆ بۆ لەبرەوەی کەشەکە سارد بووە کەشەکە سارد بوو لەبرەوە پلەی گەرمایە اینجا بەڵام لە پلەی گەرمای ستاندەرە ئەوەی لە ئێمە لە کتێبی طبیایی خوێنین واتە پلەی 20 یعنی چی لە کتێبا خوێنینەوە لە طبای ینی پلەی 20 لە 20 دایناوە تا 40 سعات کەسەکەی چی لەنایە لە دوای 40 سعاتەوە سەرەتایەکی داڕزان دەست پێکا بۆ 72 سعات لە دوای 72 سعاتەوە بۆ 5 ڕۆژ تقریبا داڕزانەکە ڕوا بۆ مامناوەن دوای ئەوە 5 بۆ 10 ڕۆژ ئیتر ئەچێتە داڕزانی پێشکەوتو دکتۆر سەرەتا چ بەشێکی جەستەدا عەرزێ لە کێو یەکەمی شوێن خوێن بۆ لەبەرەوەی خوێن دیوەخانێکی زۆر زۆر شیاوە بۆ بەکتریاکانی جەستەمان ئاوی تایە خواردنی تایە ئۆکسجینی تایە یەکسەر پەلاماری خوێنێن باش دکتۆر ئێستا بەگشتی بۆ تەڵەن هیچ دیاردەیەک یان هیچ حاڵەتێک نییە بنە بڕکرێ بڵێ توانین بێغێنەوە سفر بەڵام بۆی بەکارێنانی مادی هۆشبەر لە سفر نزیکەینەوە هەنگاوەکان چییە ئەبێ چی بێ لایانی پەیوەندیدار حکوومەت خەڵک خۆی ئەزانی چییە یەکێک لە کێشەکانی بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان ئەوەیە کە ئەرکێکی زۆر قورسی ئابووری ئەخاتە ئەستۆی حکوومەت لەبەرەوە هەروەکو ئوفق عامەکەی بوارە تەندروستیەکە گرنگە چی چارەسەری با بڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەری لەبەرەوە بەچی خۆ دەپارێزی بەرزکردنەوەی ئاستی وشاری کۆمەڵگا بە تایبەتی گەنجان حتا یعنی پێشنیازەکرا بەوەی کە مەسەرەن مەسەلی مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بکرێت بە چەند وانەیەک لە خوێندننا من باشترین قۆنا کاڵی بژێرم بە ژۆری ئەوانی بۆمانێنن لەجارای بە پاس بۆمانێنن بۆمانێنن پۆلی سێی لە ئێمە جاران سێ بوو سا پێوترە نۆی بنەڕەتی بۆ لێەوە دەست پێکات تەمەنەکان کاس دەکەین خاڵێکی تر ئەوەیە گرنگترین خاڵ بەڕای من پەیوەندی نێوان دایک و باوک و مناڵ زۆر گرنگە زۆر گرنگە زۆر گرنگە باوک و دایک وەکو هاوڕێ بن وەکو هاوڕێ کاکە گیان وەکو هاوڕێ بوون معنای ئەوە نییە کابرا پرۆفیسۆر بیاێنمە کابرا کرێکارێکی ڕەنج دەربێت بە عەرەقی ناوچەوانی نانی خۆی پایاکە ئەتوانێ هاوڕێ بێت لەگەڵ مناڵەکەیە ئێمە گوێیان لێگرینەوانە بۆچی بۆ ئەوەی پێش ئەوەی هانا بەرێ بۆ هاوڕەیەکە خوانە خواسە هاوڕێیەکی خراپە هانا یاخو پێشنیارەکان یاخو ئاگای لە وردەکاری ڕەوتی ژیانی مناڵەکەی بێ زۆری هەیە تێکەڵی کەسانی نامۆ بووە وای لێ هاتۆ بوون بۆ بە نێچیرێکی ئاسان بۆ بوون بەداوی بەکار لە نەرانی مادی دەست خۆش بە دکتۆریان سپاس بۆ تۆ زۆر زۆر سپاس بە وتەکانت بە هیوای بە دوور بین لەم بابەتانە بەڕاستی ئێمە بەیانیان پێمان خۆش نیە هەندێک بابەتێ باس بکەین بەڵام گرنگە بۆ کۆمەلگا بۆ بەرچاوڕوونی بەڵی کە هوشیاریمانە بێت لەسەر بابەت دەست خۆش بە دکتۆریان لە بەڕاستیە بابەتێکی حەیەوین و گرنگە هەموو تاکانی کۆمەلگا ئاگایان لێ دووبارە سپاس بۆ تۆ دکتۆریان ماندوو نەبی دەست خۆش